بینەرانی بەڕێز لە بەرنامەی ڕاوێی ڕۆژی ستێر تیڤی ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش هیوادارین لە هەر کوێگەن ساخ و سڵامەت بن. ئەم شەویش لە بەرنمەیەکی دیکە توینەتەوە خزمەتی ئەوەی بەڕێز کە تایبەتمان کردووە بەو ڕووداوانەی کە دوێنێ لە شنگال ڕوویاندا کە ڕەشەکوژیەک لە بەرامبەر تەفگەری ئازادی گەلی کورد لەوێ بڕێوە چوو بەداخەوە ئیسماعیل ئۆزدەن ناسرا بە مامزەکی شنگالی شەهید کرا بە فڕۆکەکانی ڕژێمی تورکیا پاژەوەی کە بەشداری کردبوو لە ساڵوەگەڕی کۆمەڵکوژی کۆجۆدا دەگەڕێتەوە لە ڕێگاتە دەبێتە ئامانجی بۆردومان لەلایەنەوە فڕۆکانەی تورکیاوە کێ و چه ئامانجێک لە پشت ئەم ڕەشەکوژیەوەدان کێ سوود لەمە دەبینێ کێ زیانی لێ دەبینێ کردەوەکە چه دەرەنجامێکی بەدوادا دێ کاریگەری چی دەبێت لەسەر ئاستی کوردستانی و ناوچەیی عێراق و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی چۆن پاکی خۆیان لەم ڕووداوە ڕادەگەێنن ئەگەرنا بە شێوازێکی دیکە مرۆڤ دەتوانێت بڵێت دەسەلمێنرێت کە ئەوان لە پشتەوەی ئەو ڕووداون لەگەڵ دەوڵەتی تورکدا هاوکار بوون. هەڵبەتە ئەرک و هەڵوێستی لایەنە سیاسی کوردستانیەکان و گەلیش دەبێت چۆن بێ لە بەرامبەر ئەم کردەوە ترسنۆکانەی ڕژێمی تورکیادا بۆ قسەکردن لەسەر ئەم ژارانە لێرە لە ستۆدیۆ میوانداریمان لە زۆر بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی کە بەڕێزیان هەم سیاسەتمەدارە هەم ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەڵگەی ئازاد و دیموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدارە لە سلێمانیشەوە ئەڵبەتە لە ستۆدیۆکانمان لەوێ بەڕێز محەممەد عەبدوڵڵا هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری تەفگەری ئازادیمان لەگەڵدا دەبێت. ئەگەر گرفتێکی تەکنیکی نەیەتە پێشەوە لە شنگالیشەوە بە شێوازێکی ڕاستەوخۆ زەهرا سلێمان هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری شنگال و ئێزیدخانمان لەگەڵدا میوان دەبێت بە ناوی خۆمان و ئێوەی بەڕێزەوە سەرەتا بە خێراتنی هەرسێ میوانی بەڕێز دەکەین. کاک حاجی سەرەتا بەڕێستان کە لێرن زۆر بەخێر بێن. سپاسان دەکەم. سپاس بۆ بەڕێزت. ئەگەر ئیزن بدەن دۆسیەکمان هەیە بە کورتی لەسەر ژیان و خەبات و ئەو چالاگی و پێگە و ڕۆڵەی کە مامزەکی شنگالی هەیە بووە بزانین مامزەکی شنگالی کێ بووە چۆن هێناوێتی چۆن ژیان و خەباتی گوزەراندووە لەو دۆسیە دەبینی پاشاندەینەوە گفتوگۆ لەسەر ئەم ژارانە دەکەین کە من لە پێشەکێکەدا باسم کرد. زەکی شنگالی ناوێکی دیار و ئاشنا لە مێژووی تەفگەری ئازادی خەباتی کورد و 40 ساڵ تەمەنی خۆی بەخشی بە خەبات و تێکۆشان لە پێناو ئازادی گەلەکەی 28 دوانزەی ساڵی 1952 لە گوندی شەمزەی ناوچەی قوبینی سەر بە باتمانی باکووری کوردستان منداڵێک چاوی بە دنیا هەڵێنا و لەلایەن خانەوادەکەیەوە ناوی لێندرا ئیسماعیل. بەڵام ئەو لە دوا ڕۆژدا بوو بە یەکێک لە سەرکردە دیارەکانی کورد و ناسناوی مام زەکی شنگالی پێبەخشرا. زەکی شنگالی لە بنەماڵەیەکی ئێزیدی بوو هەر لە گوندەکەی خۆیان خوێندنی سەرەتایی و ناوەندی تەواو دەکات و دواتر لە ساڵی 1969 لە تەمەنی 17 ساڵیدا دەچێتە وڵاتی ئەڵمانیا و هەر لەوێژ لە ساڵی 1970 ئاشنا بە کار و خەباتی تەفگەری ئازادی دەبێت و پەکەکە دەناسێت و دوای ساڵێک مانیفستۆی ئەو بزوتنەوەیە دەخوێنێتەوە. دواتر لە هەنجی نەورۆزی هەمان ساڵدا لە زانکۆی هانۆڤەری ئەڵمانیا کە پەکەکە ڕێکی خست بوو بەشدار دەبێت و زیاتر ئاشنا دەبێت بەو بیرۆکە و فەلسەفەیەی کە پارتی کرێکارانی کوردستانی لە سەردامەزراوە. لە ساڵی 1970 لەگەڵ ژمارەیەک لە هاوڕەکانی کۆمەڵەی کرێکارانی وڵات پارێزی کوردستان پێک دەهێن و شنگالیش وەک سەرۆکی کۆمەڵەکە دەستنیشان دەکرێت. هەروەها شنگالی لە پاڵ کار و خەباتیدا و لەو سەردەمەدا ڕۆڵی سەرەکی دەجێڕێت لە دەرکردنی دەستەی نووسەران و بەڕێوەبردننی گۆڤاری سەرخۆبوون. شنگالی لە ژیانی سیاسیدا بە کۆمەڵێک وێزگەدا تێپەڕیوە و لە ساڵی 1983 بە ئەرکێک دەچێتە چیاکانی کوردستان و لە ساڵی 1985دا بۆ یەکەمین جار چاوی بە ڕێبەر ئۆجەلان دەکەوێت. هەروەها لە ساڵی 1987دا با شێوەیەکی فەرمی بەشداری لە خەبات و تێکۆشانی گەلی کورد دەکات و دەبێتە ئەندامی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە. شنگالی جگە لە خۆی تەنانەت کوڕێکیشی بە ناوی سیپان دەبێت بە گەریلاو لە ساڵی 1992دا لە شەڕێکدا لە مێردینی باکووری کوردستان کوڕەکەی شەهید دەبێت. لە دوای ساڵی 1993ەوە ئیتر مامزەکی شنگالی ڕوو لە چیاکانی کوردستان دەکات و وەک ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆماجڤاکێن کوردستان دەستنیشان دەکرێت و تا ساڵی 2014
لە دوای هێرش و کۆمەڵکوژیەکەی شنگال لەلایەن داعشەوە دەچێتە شنگال و ئەرچی ئەندامی کۆردیناسیۆنی جڤاکی ئێزیدی پێدەبەخشێت. مامزەکی شنگالی لەو ماوەیەدا ڕۆڵی کاریگەر دەجێڕێت لە ڕێخستنەوەی کۆمەلگای ئێزیدی و ڕزگارکردنەوە و ئاوەدانکردنەوە و گەڕاندنەوەی ژیان بۆ شنگال و ئاشتەوایی نێوان ئێزیدەکان. هاوکات یەکێکیش بووە لە ئەندامانی گفتوگۆ و دانووسان بە نوێنەرایەتی ئێزیدەکان لەگەڵ حکوومەتی عێراقدا و پێداگریشی کردووە لە چەسپاندنی ستاتویەکی خۆسەری بۆ شنگال و ئێزیدی خان. سەرباریەوەش داکۆچکەری سەرسەختی مافەکانی گەلی کورد و ئێزیدیەکان بووە و هەر بۆ ئەوەش لە یادی کۆمەڵکوژیەکەی 15 ئابی ساڵی 2014 کۆچە و ناوچەکانی دیکەی شنگال بەشداری مەراسیمێک بوو. دواتر لە پیلانجێڕیەکی ناوخۆی و هەرێمیدا لە ئەنجامی هێرشی فڕۆکە جەنجەکانی دەوڵەتی تورکیا کرایە ئامانج و ئێوارەی 15 ئەم مانگە شەهید کرا. درود بۆ گیانی پاکی مامزەکی شنگالی و سەرد جەم شەهیدانی ڕێگای ئازادی کورد و کوردستان و مرۆڤایەتی بەڕێز حاجی بەڕێزتان ناسیاویتان هەبوو لەگەڵ بەڕێز شنگالیدا سەرخۆشیتان لێ دەکەم لە بەڕێست و لەگەلی کورد و لە هەموو لایەک هەڵوێست و قسە و خوێندنەوەی بەڕێزت بۆ ئەم کردەوە تیرۆریست و ترسنۆکانی ڕژێمی تورکیا چییە؟ دەپێش هەموو شتێکدا بەڕاستی من زۆری پێشان بۆ خەبەرەی و هەر لێرەڕا سەرخۆشی دەکەم لە گەلی کورد نەگە هەر گەلی کورد لە هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوین کە زەرێکی گەورە بوو بۆ هەموو گەلانی ژێردەستی ڕۆژهەڵاتی ناوین ئینسانێکی شۆڕژێر بوو چونکە بە ئەقیرەی من ئینسانێکی شۆڕژێر لە هەر گۆشەیەکی دنیاە بەڵایەکی بەسەر بێ ئەوە بەشێکە بۆ هەموو ئەو نەتەوانەی کە بۆ مافی خوان مبارزە دەکەن. لەگەڵ هەواڵزەکی دۆستایەتیم زۆر بوو چونکە هەموو جارێ ئەغڵب کە دەچوومەوێ حتمما چەمدید و خوشکەزاکەشی هەر لای ئێمە بوو لەگەڵ پەژاکی بوو شەهید کەوت. خوشکەزای بەڕێز شنگالی کوڕێکی خۆشیان شەهید کوڕەکەشیەوە دەوێت باسی کرد کە شەهید. بەڵام مەسەلەکە لێرە ئەوە مەسەلەیەکی دوور و درێژە بەڵام سەرچاوەیەکی هەیە. ئێستا ئەمە پێویستە باسی ئەو سەرچاوی بکەنەوە لە چۆڕ سەرچاوە دەگرێت ئەو مەسەلانە. ئەویش ئەوەیە کە بە عەقیدەی من تەواوی ئەو نەکبەتیانە ئەو بەدبەختیانە ئەوەی کە دەو دوایەدا بەسەر گەلی کوردی هەمووی سەرچاوەکەی یەک خاڵە ئەویش ئەردۆغانە. ئەردۆغان دەو چەند ساڵی دوایدا هەرچی کردوێتی سەری وەبەردی کەوتەوە دروست دەرنەکەوتەوە لە یەک جێگای کارەکەی سەری گرت پلانەکەی ئەوی چ بوو ڕێفراندومی کوردستان بوو. لێ شکستی بۆ ئەوە سەرچاوەی هەندێک کەسی ژەڵێن پیلانی خۆیان بوو نانەخێر ئەوە سەرچاوەی پلانەکە ئەردۆغان بوو تێدا سەرکەوتوش بوو تەنها لەوەدا سەرکەوتەوە لەوەیدا سەرکەوتوو بوو ئەلەتەکە چیە دەپێشەوەیدا کە ڕێفراندوم بکرێ ئەردۆغان لەگەڵ هیچ یەک لە جیرانەکانی خۆی ڕابطەی باشی نەبوو نەکرد ئەو ڕابطەی باشی نەبوو لەگەڵ جیرانەکانی خۆی داگیرکەرانی کوردستان هیچیان لەگەڵ هیچیان پەیوەندێکی و ڕابطەیەکیان نەبوو. بۆ نمونە عیبادی ئەو زەمان دەیکوت هەتا ئەسکەرێکی تورکیەی لە خاکی عێراقدا بمێنێ ئەمن ناچم بۆ تورکیە. ئێستا وەزاری چەندومە ئەسکەرەکانی تورک هەر زیادی دەکەن هەر ئەمەلیاتیش دەکەن لە خاکی باشووری. دوای سێ کاتژمێر کۆبوونەوەی عەبادی و ئەردۆغان فڕۆکەکانی تورکیا دێن شنگال بۆردومان دەکەن ئەوە مەرحەلەی ئاخرەتی بەدەی پێشەویدا ئەدی ئەو هێرشەی کە هێناوێتە سەر برادۆستی ئەو بەشێک لە خاکی عێراق هەیە بە ئیسلام. ینی هۆکارەوە بوو هەڵوێستەکان گۆڕانکەوە هەموو گۆڕان جامدرا و هەمووشیان هەتا ئێرانیشی لەگەڵ بێ ئێرانە تورکیەیە عێراقە سووریە کە ئێستا ناتوانین بڵێ حکوومەتێکی هەیە باسوێ ناتوانانی بکەین بەڵام هەموویان لەسەر مەسەلەی کوردیەکەن و ئەو ڕێفراندومەش ئەردۆغان لە پێش هەمویانی دانا کوتی فەرموون ئەوە کورد ئێمە دەبینین بە چاوی خۆمان کوردستانی گەورە دروست دەکەن هەموو شتێدا بەشدارن
بە ئێرانی کوتی ئەتۆش وڵاتەکەت پارچە پارچە دەبێت بە عێراقی کوتی ئەتۆش پارچە پارچە دەبی ئێمەش پارچە پارچە دەبین بۆیە دەبێت هەمومان پێکەوە پێش بەو جەریانەی بگرین و ئەوانش لە خوڵیان دەوێت بۆ شتێکی ئەوە دیارە ئەوان بۆ خۆیان مستەقیم تێدا بەشدار نابن بەڵام ئەو ڕۆڵەیاندا بە ئەردۆغانی ئەو ڕۆڵەیاندا بە تورکیەی و تورکیە ئێستا شتێکی زۆر عجایبە کە ئیبادی ئەو هەموو قسانەکەی کە من قەت ناسمە تورکیا تا ئەرتەشی سەربازێکی تورکیە لێ بێ پڵانەوە ئێستاوە چەند جارە دەچێتە تورکیە کەسێک نازانێت چ پەیمان هەیە دیکە لە پشت ئەو پەردەیدا ئیمزا کراون ئەوەیە کە ئێستا دێ تیارەی تورکیە دێ لە شنگاڵێ لە خاکی عێراقێدا بە ئیسلا بۆمباران دەکا و ئالەمێک دەکوژ و ئالەمێک بریندار دەکا عیبادی یا حکوومەتی عێراقێ یا حیزبەکانی عێراقی یەک کللیمیان لەزاری نات دەرێ باشە بەڕای بەڕێزێتەوە وەکو ڕابردووی دۆزەکە و وەزعکە بارودۆخەکە بەڵام لە ئێستادا چه ئامانجێک و کێ لە پشت ئەم کردەوەی شنگالەوەیە ئەو ئامانجە دیارە خۆ با ئێمە خۆمان فریم نەدەین بە ئێمە خۆمان فریم نەدەین ئامانجەکە دیارە خۆ لە شنگاڵی چها هێزەکان کە لە بەرامبەر یەکراوەستاون چها هێزە کە بۆ گەلی شنگاڵ بەرنامە و پرۆگرامیشی هەیە هەموو دیارە و ئەوانەی کە دژی ساتوویەکن یا دژی نیمچە خودمختارێکن نیمچە ئاوتۆنۆمێکن نیمچە سەربەخۆیەکن بۆ شنگاڵی ئەوانە ئێستا بتەوێ یا نەتەوێ دەستیان دەو جەریانانەدا هەیە بەتەنێ حکوومەتی تورکیە نییە بەتەنێ تیارەکان نین ئەوە دەستی لە پشتەوە هەیە ئەو مەسەلە ئەو جەریانە کەوابوو کۆمانجواکێن کوردستان کەجەکە بەڕاشکاوی دەڵێ بەشێک لە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی عێراقی دەوترێت دەستیان هەیە لەوەدا ینی بەڕاشکاوانە شتەکان ڕوون دەکاتەوە دەڵێ بۆ ئەوەی کە ئەستۆپاکی خۆیان دەرخەن کە ئەوان لەو بارودۆخەدا هاوکار نەبوون ئەم ڕەشەکوژیە دەستیان تێدا نیە دەبێ سەر کۆنەی بکەن ئێوە ئێستا چێ کەجەکە ئەوەی بڵێ چنەڵێ هەموو ئینسانێکی سیاست مەدار نازرانی سیاسی ئاوای دەبینن ئاوای دەبینن کە دەستی ئەوانەی تێدایە ئێستا با هەروەکی کە ئەوانش دەڵێن ڕاستە دەستیان تێدانێ با مەحکومی بکەن پێش هەموو شتێکدا ئەوە لە خاچی وڵاتێکی دیکە بۆ یەک ئینسانێکی سیاسی بۆ هاتۆ لە وڵاتەکەی تۆ جارێ وەکو ئێمە ئێستا کە باسی ئەوەش بکەین حکوومەتی هەریم لە دوو لاوە دەبا ئەو مەسلەی مەحکوم کردبایە ئێکیان حکوومەتی هەریمە بخۆی دەڵم من حکوومەتی هەریمم حکوومەت هەریم کوێیە یەکێکیان کوردە وەکو کوردێک بەڵام تا ئێستا هەڵوێستیان دیار نییە هەڵوێستیان دیار نییە هەڵوێستیان دیار نییە ناتوانێت دیار بێ ناتوانێت دیار بێت کەوا بۆ مە دەیسەلمێنێ دەستیوانی لە پشت ئەوە لێرەدا جێی شک و شوبهەش نایاڵێ زۆر باشە کاک حاجی دێمەوە خزمەتی بەڕێز بچینە سلێمانی بەڕێز محەممەد عەبدوڵڵا هاوسەرۆکی تەڤگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانمان لەگەڵدایە بەڕێز محەممەد عەبدوڵڵا گەر گوێت لە منە زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاوێ ڕۆژ ئێوە خوێندنەوەتان و هەڵوێستان بەرامبەر بەم ڕەشەکوژیە لە شنگال چییە نرخاندنتان چییە بۆیەوە داواکاریتان چییە بەرامبەر ئەمەی کە کراوە بە تایبەتی لە گەلی کورد و هەروە ئەو پارت و لایەن و سیاسیانی کە لە باشوور هەن بە تایبەتی تریش لە پارتی دەسەڵاتدار پارتی دیموکراتی کوردستان کە کەجەکەش گومانی خستوەتە سەر کە دەستیان هەبوو هێزێکی ئەوان لەو ڕەشەکوژیەدا بەڵێ دیارە دەنگی من ناگاتە لای بەڕێز محەممەد عەبدوڵڵا تا هاوکاران چارەسەریەوە بکەن بەڵێ دەنگی ئێمە دەگات بەڵام دەنگی بەڕێزیان ناگاتە لای ئێمە تا چارەسەریە و گرفتە تەکنیکیە دەکرێت دێمەوە خزمەتی بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی بەڕێز عەبدوڕەحمانەوەی کە جێی سەرنجە
بەڕێز زەکی شەنگالی ڕۆڵی کاریگەری هەبووە لە ئازادکردنی شەنگار، ڕێخستنەوەی کۆمەڵگەی ئێزیدی، پێداگری لەسەرەوەی کە ئێزیدەکان ستاتۆی تایبەتی خۆیانیان هەبێ، مافیان پارێزراوە بێ. ئەمانە هەموو هەبووە لە تێکشکاندنی داعشدا، ڕۆڵی کارای هەبووە. ینی بە شێوەیەک لە شێوەکان ئەمە هەموو حەقکردنەوە نییە لە زەکی شەنگالی، هەڵبەتە لە کەسایەتی زەکی شەنگالیدا لە هەڵبەتە بزوتنەوەیکی گەورەتر لە پشت زەکی شەنگالیەوەیە لەو بزوتنەوەی کە ئەو لەوێ نوێنەرایەتی دەکرد. دانێکێ خۆ ئێمە جۆمان لە بیۆگرافی ژیانی بوو، تەواوی عمری هەر لەو ڕێگایدا خەباتی کردەوە، چه ئەوەی لە ئەوروپایە بووە، لە ئەڵمانی بووە، چه ئەوەی کە گەڕاوەتەوە لە چیاکانی کوردستانی بووە، چه ئەوەی کە لە شنگاڵی بووە. یەک سەعاتیشی بۆ خۆی نەبووە، بۆ ژیانی خۆی نەبووە، هەتا ئەو سەعاتەی ئەو دەقەی کە شەهید بووە. ئینسانی ئاوا گەورە دەڵم ناڵم نوێنە گەلێک هەنا ئینسانی ئاوا گەورە. ئەو تەفگەرە بە هەزاران ئینسانی ئاوای پەروەردە کردەوە. هەر ئەوەیە دەبێت دوشمنان و داگیرکەرانی کوردستان ئەوەی باش بزانن بە شەهیدکردنی زەکی شەنگاڵی و زەکی شەنگاڵیها خەباتی تەفگەری ئازادی کورد، ئیگەلی کورد بۆ پشتەوە تازە ناکشێتەوە. زۆر باشە. باشە بەڕێز حاجی ئەحمەدیە و کاران ئاماژە دەدەن بەڕێز عەبدوڵڵا محەممەد عەبدوڵڵا و سەرۆکی تەفگەری ئازادی کوردستان لە سلێمانیەوە ئێستا دەنگەکە کێشەی تیان نییە، با بچینە خزمەتی ئەو پاشان دێمەوە خزمەتی بەڕێستان. بەڕێز محەممەد عەبدوڵڵا ئەگەر ئێستا گرفتێک نەبێ دەنگی ئێمە بگاتە لای بەڕێزە، دیوادارم دەنگی بەڕێزیشت بگاتە لای ئێمە. هەڵوێستیەوە سەبارەت بەم ڕەشەکوژیە شەهیدکردنی بەڕێز مامزەکی شەنگالی چییە و پێشتان وایە ئەرک و بەرپرسیارەتی پارت و لایەنە سیاسەکانی باشوور بە تایبەتی کوردستان بەگشتی بە تایبەتی تریش پارتی دیموکراتی کوردستان کە گومانی لەسرە دەستی لەم ڕەشەکوژیە هەبێ چییە؟ ڕێزەکەتان گەورەی کرد، خۆشی لە تەواوی گەلی کورد دەکەم. خەبات و تێکۆشانی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دیدی لە شەنگال کە بەڵێ بەداخەوە دەنگەکە پچڕ دەگاتە لای ئێمە. هیوادارم بە زوویی هاوکارانم چارەسەری بکەن. بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی دێمەوە لای بەڕێزت. لێرەدا ئەرک و بەرپرسیارەتی هەموو پارت و لایەنێکی سیاسی هەیە. تا ئێستا ئەوەی کە من تا ئەم ساتانە کە بینیم یەکێتی نیشتمانی کوردستان تەفگەری ئازادی لێدوانیاندا بوو، ئەوەی یەکێتی نیشتمانی کوردستان داوای لێکۆڵینەوە دەکات. یەکێک لە ئەندامانی سەرکردایەتیان دەڵێ شەهیدکردنی مامزەکی شەنگالی کە دۆستی ئێمە بۆ دۆستی یەکێتی بۆ شەرمەزاریە. ئەرکی لایەنەکان دەبێت بە چ شێوازێک دەرببڕێ بەرامبەر بەمەی کە کراوە؟ هەرچی من پێم وایە لایەنەکان تەنها لایەنێک یەکێتی نیشتمانیە دوو لایەن تێری ناکا و مەسەلەی گەلی کووردە. ئەو حیزبانەش مەربوطن بە گەلی کورد. هەر ڕووداوێکی باش یان نەباش مەربوطە بە هەموو حیزبەکانی کوردستانی بە گەورە و چکۆلەیانەوە. ئێستا ئەو ڕووداوە ئەو کارەساتە ڕوویداوە. دەبێت ئەو حیزبانە لە خۆیان بپرسن ئەوان لە چۆن لە چۆی ئەو مەسەلن؟ ئایا دەگەڵن؟ خۆ لێرە تۆ ناتوانی ببێ نەدەگەڵ بی و نەدەگەڵ لایەنم ڕاست ناتوانی. ئەوەی کە دەگەڵە دیارە دەنگی دەردێ، دەنگی خۆی بڵین دەکا، مەحکومی دەکا، شەرمەزاری دەکا. ئەوەی کە دەگەڵی شێتی دیارە یا دەنگی خۆی ناکە، هیچ دەنگی ناکە، ئەوە ینی دەگەڵمی دی، ینی موافقم، ینی پێم خۆشە کە ئەو کارە کراوە. یا ئەوەتانە مستەقیم دەڵێ تورکیە کاری باشی کردو کە ئەو حاڵەتیان شتێکی ممکن نییە. پێم وانێ هیچ کەس ئەو
جورئەتەی هەبێ ئەو ئیرادەی هەبێ بەڵام ئەوانەی کە بێدەنگ دەبن بێدەنگیش نیشانی ڕازی ئەوەیە لێرە چه ئەوانەی یا بێدەنگ دەبن یا ئەوانەی بۆ جواب دێن ئەوانەی بۆ جواب دێن کەەوە دژاتی خۆیان دەردەبڕن محکومی دەکەن شەرمەزاری دەکەن ئەوانەی کە بێدەنگن ئەوە موافقن لەگەڵ ئەو مەسەلەی ئێمە دەبێت مەسەلەکەی ئاوا چاو لێ بکەین زۆر باش بەڵێ باشە ببوورە بەڕێز حاجی پێ دەبڕم دووبارە هاوکارانم ئاماژە دەدەن ئەم جارە کێشەیەک لە دەنگدا نییە بەڕێز محەممەد عەبدوڵڵا و سورەکی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان پرسیارەکەم گەشتووەتە بەڕێزت وابزانم ئەگەر بکرێ وەڵاممان بدەیتەوە سپاست دەکەم. سوپاس بۆ ئێوە هەروەها بەخێرەتنی میوانە بەڕێزەکەشان دەکەم لێرە دەڵێم بە شەهیدبوونی مامزەکی گەلی کورد و گەلانی ڕۆژهەڵاتی ناوین خەسارەیەکی گەورەی کرد بە تایبەتی ئەو خەسارەیە پشی گەورەی بەر خوشک و برایانی ئێزیدی کەوت لە کۆمەلگای شەنگال و ناوچەکە دیارە هێرشی سەر شەید زەکی هێرشێکی نەخشە بۆ کێشراوە ئەو هێزانەی کە لە ناوچەکەدا هەن بەرپرسیارەتیان بەردەکەوێت ڕاستە هێزی سەرەکی کە پیلانەکەی کارەکەی ئەنجام داوە دەوڵەتی تورکیایە بەڵام لە بیرمان نەچێ ئێستا شەنگال لە قوڵایی وڵاتێکدایە کە پێی دەڵێن عێراق و هەروەهاش لە هەرێمێکدایە پێی دەڵێن هەرێمی کوردستان بۆیە بێدەنگبوونی ئەم دوو هێزە بەرامبەر بە تاوانێکی بەو ڕەنگە بۆ خۆی جێگەی پرسیارە ئەگەر ئەو هێزانە هەڵوێستی خۆیان ڕوون نەکەنەوە دیارە بەشێکن لەو پیلانگێڕیە ئەگەر نا هەروە ئاسان ئەو گروپە نەکەوتونەتە بەردەم پیلانی دەوڵەتی تورکیا بۆیە ئەو هێزانی کە لە ناوچەکەشە هەن ئەرکیان دەکەوێتە سەرشان ئەوانی جێبەجیان کردووە بۆیە گومانەکان لەوێدایە چەند ڕۆژێک بەر لە ئێستا عەبادی لە دەوڵەتی تورکیا بۆ و لەگەڵ ئەردۆغان و بەرپرسانی دەوڵەتی تورکیا کۆبوونەتەوە کۆبوونەوەی ئەوان لەسەر ڕەوشی سیاسی ناوچەکەیە و پەیامێکی عەبادیش هەیە ئەڵێ ناهێڵین لە خاکی عێراقەوە هێرش بکرێتە سەر تورکیا هەر کەسیش دەزانێت ئەم بابەتە چەندین جار بۆتە ڕۆژنەف و بابەتی گفتوگۆ هێزێکی تریش وەک پارتی دیموکراتی کوردستان کە لەو ناوچەیەدا هەیە کە ئێمە تەمەنا دەکەین ئەو هێزە دەستیان تێدا نەبێت چونکە تاوانێکی بەو ڕەنگە گەلەکەمان بەرامبەر ئەو تاوانە خۆش نابێت تاوانێکی کەم نییە لە کاتێکدا هەموو هێزی کۆنەپەرستی و وڵاتانی داگیرکەری کوردستان و هێزە کۆڵۆنیالیستەکان کە ئێستا هەموو دەستیان وەرداوەتە ڕۆژهەڵاتی ناوین لە پیلانێکی قڕێژدا دەزانین لە ساڵی 2014 لە 3/8دا هێرشێکی بەو ڕەنگە کرایە سەر شەنگال و کۆمەڵێ خەڵکی زۆر کۆمەڵ کوشکران کچان و ژنانیش بەرەو دنیای تاریک و دنیایەکی ناڕەحات ڕاپێشکران ئەو تاوانە دیسان بە بەرچاوی دنیاوە کراوە ڕاستە زوڵمێک لە کۆمەلگای ئێزیدی کرا بەڵام ئەو هێرشە بۆ سەر تەواوی گەلەکەمان بوو بۆ سەر تەواوی مرۆڤایەتی بوو هەر کەسیش دەزانێت سیستەمی جیهانی لەوە بەرپرسیارە ئێمە ئەگەر کەمێک بێڕێنەوە بۆ پێشتر هێرشی سەر ڕێبەرایەتی و دەگیرکردنی و ڕادەستکردنەوەی بە دەوڵەتی تورکیا دیسان کۆمەڵێ هێز و وڵاتی ناوچەکە و جیهانی لە پشتێون لە گرتنی ڕێبەرایەتیدا هەر کەس دەزانێت بۆچی کەوتە زیندان ئەمە گرێدراوی عەقلیەت و زەهنیەت و سیستەمێکە کە ئیتر سیستەمی دیموکراتی و ئیرادەی ئینسان و هوشیاری و خۆبەڕێوەبەرێتی قبوڵ ناکە بەڵکو ئەو دەسەڵاتەی کە ئێستا لە ناوچەکە و لە ژیان هەیە هەمیشە زەهنیەتی داگیرکاری و کۆیلەبوون و کوشتن و کۆیلەبوون پێش دەخەن لەو چوارچێوەیەدا ڕێبەرایەتی کەوتە زیندان لە بیرمان نەچێ هێرشی سەر ئەفرین کە دیسانیش هەندێک وڵاتی ناوچە و هەندێک هێزی کوردیش لە پشتی ئەوە بوون و دنیای کۆڵۆنیالیستی لێی بێدەنگ بوو دیسان هەر گرێدراوی ئەو سیستەمەیە لەبەرەوە لە ڕۆژاوای کوردستانیش قۆناغی یەکەم و دووەمی هەڵبژاردنەکان بەڕێوە دەچوو قۆناغی سێهەم هەڵبژاردن بۆ ئەنجومەنی گەلان بوو دیارە پەیامێکی بەو ڕەنگە ئیتر دەیەوێت سیستەمێکی نوێ لە جیهاندا پێش بخات کۆتایی بە شەڕ و داگیرکاری و زێهنیەتی کۆنەپارێزی و نەژادپەرستی و نەتەوەپەرستی بێنێت بۆیە هێرشێکی بەو ڕەنگە کرا ئێستاش هەر کەس دەزانێت
سیستەمێک لە شنگال لەسەر دەستی هەواڵ زەچی و هەواڵەکانی و هاوخەبات و هاوباوەڕەکانی پێش دەکەوت کە سیستەمی خۆبەڕێوەبەری شنگال بوو. لە کاتێکدا کۆمەلگای شنگالیان بەرەو دنیای تاریکستان بەڕێدەکرد، هەواڵەکانی هەواڵ زەچی بەهانایانەوە چوون و کۆمەڵێ خەڵکی زۆریان لە خوشکوبرانی ئێزیدی ڕزگار کرد. ئەوانە هەر لە ڕووی جەستەییە وانیان ڕزگار نەکرد، بەڵکو ئیتر لەوێ کۆتاییان هێنا بە دنیای کەوتن و تەسلیمکاری، کۆتاییان هێنا بەوەی کە نەزانن خۆیان بپارێزن، نەزانن خۆیان بەڕێوەبەرن. بۆیە ئێستا لە شنگال سیستەمێکی خۆبەڕێوەبردن هەیە، بە ئیرادەبوون هەیە، کچان و کوڕانی شنگال جێگەی تێدا دەگرن. ئەم سیستەما تەواوی هێزە کۆنەپەرستەکان، هێزە نەتەوەپەرستەکان، هێزە نادیموکراتەکانی ناوچەی ناڕەحەت کردووە. بۆیە لەو چوارچێوەیەدا ئێمە دەبینین عێراق لەسەر دەستی کۆمەڵێ هێزی بەو ڕەنگە چۆن بەم دۆخەی ئێستا گەشتووە. هەروەها پارتی دیموکراتی کوردستانیش لە ماوەی 27 ساڵی تەمەنی دەسەڵاتدارەتیدا چ ڕۆڵێکی هەبووە لە جیاتیکردنی سیستەمی دیموکراتی و بە ئیرادەبوونی گەلی کووردا. لێرەدا دەبێ ئەوە بکوێنینەوە. دەوڵەتی تورکیاش حاجی ئەحمەدی ئیشارەی پێدا ڕاست دەکات، دەوڵەتێکە لە هەموو دەوڵەتانی داگیرکەری کوردستان زیاتر جیاتی کورد دەکات. ئەو هێرشانەی کە دەوڵەتی تورکیا دەیکات بۆ سەر هەموو گەلی کووردا، لە برادۆز دەیکات، لە شنگال دەیکات، لە عەفرین دەیکات، لە زارگەلی دەیکات، لە کوردەک دەیکات. ئەگەر لە دژی هەموو گەلی کوردە بۆچی هەموو پارت و لایەنەکان لە دژی ئەمە ناوەستنەوە؟ بۆچی زۆربەی زۆریان بێدەنگن؟ بۆ نمونە کە بەڕێزێکی شنگالی شەهید دەکرێت، یەک دوو لایەن دەنگێکیان لێوە هاتۆوانی دیکە هەموو وەکو پێی بڵێن ڕازی بن بەمە. پرسیارەکە لێرەدایە. هەموو ئەوانەی کە ئێستا بێدەنگن لە چوارچێوەی ئەو سیستەمە نادیموکرات و کۆنەپارێزیەدا جێگە دەگرن. بێدەنگبوون بەرامبەر بە داگیرکاری بە نادیموکراتی زەبوون خۆی لەوێدا دەبینێتەوە کە هەمویان گرێدراوی ذهنیەتێکن. ئێستا سیستەمێک لە شنگال پێش دەکەوێت گرێدراوی ذهنیەتێکی نوێیە کە پرۆژەکانی لەلایەن ڕێبەراتیەوە بەڕێوە دەبرێت و نەخشەڕی بۆ داڕێژراوە. لە بیرمان نەچێ پێشی 2014 ڕێبەرایەتی هۆشداریدا کە شنگال هەدەفە، دەبێ بگەڕێنەوە بۆ ئەوە. بۆچی ئێستا ڕێبەرایەتی لە گۆشەگیریدا قەتیز کراوە؟ بۆی ئێستا ڕۆژهەڵاتی ناوین لە قۆناغێکی تردا چۆن 2003 کەوتە قۆناغێکی شەڕ و ئاڵۆزیەوە، ئێستا دەربازی قۆناغێکی نوێ دەبێت. ئەم قۆناغا زۆرێک لە وڵاتانی تر هاتوونەتە ناو کایەکەوە. بۆیە بەشێکی زۆری عیلاقەداری ئەو گۆڕانکاری سیستەمەیە. ئەوانەی کە ئێستا لە باشووری کوردستان ئەو هێزولانە لە چوارچێوەی ئەو سیستەمەدا خۆیان دەبینەوە. بۆیە پێشکەوتنەکانی شنگال ئەمانی ناڕەحەت دەکات. بێدەنگبوونیان لەوێدایە. ئەگەر نا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوین زۆرێک لە هێزەکان پرۆژەی خۆیان هەیە هاتوونە ناوچەکەوە، هاوپەیمانەتی دروست دەکەن، هێزی خۆیان پێش دەخەن. وڵاتانی ستاتۆ پارێزیت بە شێوازێک لە شێوەزەکان دەیانوێت ئەو ستاتە و کۆنە پارێزی و نادیموکراتی و داگیرکاری و سیستەمی ئینکار و ئیمحاکردنە بپارێزن و بمێننەوە کە لە بەردەم خەتەری گۆڕانکاریدان. بۆ گەلی ئێمەش ئالێرەدایە. ئەمە ئەنجامە. ئەنجامی چییە؟ ئەنجامی ئەوەیە کە ئێستا گەلی ئێمە نەمانتوانیوە ببینە هێزێکی کاریگەر کە زەمینەیەک لەبارە بۆ ئێمە لە هەر کات زیاتر لە مێژووی 100 ساڵی ڕابردوودا ئێستا ئەو زەمینەیە بۆ ئێمە لەبارە. لەسەر ئاسی نێودەوڵەتی، لەسەر ئاسی ناوچەکە و کوردستان زەمینەیەکی بۆ ڕەنگە لەبارە. فکر و هزر و بیرێکی کێکۆشان لە ناوچەکەدا هەیە کە ئێستا لە تەواوی دنیاوە بۆتە جێی سەرنج. ئەم سیستەما کۆمەڵێ پرۆژەی گۆڕانکاری بەدەستەوەی و دەبێتە ڕێنیشاندەری ئازادی لە ڕۆژهەڵاتی ناوین. بەڵام ئێمە هین جیاتی ئەم سیستەمە دەکەن هەندێک هێزولایەن. خەتەرەکە لێرەدایە کە هەندێک هێزولایانی کوردی ئێستاش لە بن دەسەڵاتی داگیرکەرانی کوردستاندا حرەکەت دەکەن. بۆیە ئەوەی گرنگە بۆ ئێمە یەکێتی و یەکریزیە. من تەمەنا دەکەم کاک مەسعود ڕۆڵی هەبێ لەو قۆناغەدا، چونکە ئێستا کارکتەری سەرەکی لە باشووری کوردستاندا ئەوانن، هێز لە دەستی ئەوانە. چۆن لە سەرەتادا لە 2014 هێزەکانی ئەوان لەوێ بوون و شنگالەکان کۆمەلگەی شنگال لەسەر دەستی چەتەکانی داعش کۆمەڵ کوش کرا. ئەرک و بەرپرسیارەتی گران ئێستا لەسەر شانی ئەوانە. پاراستنی شنگال لەلایەن ئەوانەوە هەڵوێستی ئەوان بۆ شنگال ئەتوانێت ئەوە سەرڕاست کاتەوە کە ئەوان پێشتریش تەرەب نەبوون لە کۆمەڵکوژی شنگالدا. ئەگەر نام مێژوو لە هیچ کەس خۆش نابێت. زۆر باش. بۆ گەلی ئێمە یەکێتی و یەکریزی گرنگە. هەواڵ زەکی کۆتایی دنیا نییە، بەڵکو
چۆن کۆمەڵکوژی شنگالەکان سیستەمێکی خۆ بەڕێوەبەری و سیستەمێکی نوێ لە شنگال لە دواوە بوو. خوێنی هەواڵدەکیش من دڵنیام لەوەی گروتینێکی تر دەدات بە تێکۆشان. ئێوە بینیتان لە کۆبانی کۆمەڵکوژێکی زۆر کرا، ئەو شارە وێران کرا، بەڵام ئەنجام چ دەستکەوتێکی لەکەوتەوە. بۆیە فکر و تێکۆشانێکی هێڵی نەتەوەی دیموکراتیک ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوین هەر ڕۆژ دەچێتە پێش، هەر ڕۆژ لەلایەن نەتەوە و پێکاتە و باوەبەندەکانەوە دەدرێتە قوبوڵکردن. ئەو سیستەمە لە شەهیدبوونی کادر و پێشەنگەکانیدا هێز و ئیرادە وەردەگرێ. ئێمە دڵنیاین لەوەی کە بە شەهیدبوونی هەواڵ زەکی خەبات و تێکۆشانی شنگال قۆناغێکی تر دەچێتە پێش. تازە و سیستەمە لە شنگال جێگیر بوو، چونکە وەک گوتم هاوخەبات و هاوڕێبازی زەکی شنگالی تەنها خەڵکی شنگالیان لەو ڕۆ ڕزگار نەکە سیستەمێکیان ئاوا کردووە کە ئێستا ئیرادە دروست بووە لە شنگالدا ئیرادی باشە بەڕێز محەممەد عەبدوڵڵا ئەگەر قبول دەکرێت و هەر ڕۆژ دەچێتە پێش. بەڵێ پەیامەکەی بەڕێستان گەشت، من زۆر سپاست دەکەم. ئەگەر شتێکت مابێ زۆر بە کورتی لە 50 سانیەکە بیڵێ زۆر سپاست دەکەینە. من تەنها ئەوە دەڵێم گەلی ئێمە پێویستی بە یەکریزی و یەکەڵهێستەیە، دەستبردن بۆ شنگال، دەستبردنە بۆ هەموو گەلی کورد، دەستبردن بۆ برادۆ، دەستبردنە بۆ هەموو گەلی کورد، دەستبردن بۆ هەر شوێنێکی کوردستان لە ڕۆژئاوا لە باکوور لە باشوور لە هەر شوێنێک، دەستبردنە بۆ هەموو گەلی کورد. بێدەنگبوونیش شەرمەزاریە، بێدەنگبوون بێ هەڵوێستیە، خزمەت بە داگیرکەران دەکات. ئەو خزمەتە وا دەکات دەستی داگیرکەرانی کوردستان کراوەتر بێت. بۆیە هەر لێرەوە بانگەوازی دەکەین گەلی ئێمە بە یەکریزی و یەکەڵوێستی دەتوانین ئەوە بکەین لە دەوری یەکۆبینەوە. هەروەهاش بانگەوازی لە هێز ویلانەکانی باشووری کوردستان دەکەم هەڵوێستێکی جدی وەربگرن بەرامبەر بەو داگیرکاری دەوڵەتی تورکیا. ئەگەر نا دوێنێ لە برادۆز بوو، لە سیدەکان بوو، ئیمڕۆ لە شنگالە، سبەینێ لە مەخمورە، دوجار کەرکووک و سلێمانی و خانەخین و هەموو شوێنێک بۆ دەوڵەتی تورکیا هەدەفە. دەبێت گەلی کوردیش هەمووی وەکو یەک تەماشا بکات و بیپارێزین. باشە بەڕێز محەممەد عەبدوڵڵا و سەرۆکی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە سلێمانیەوە زۆر سپاسی بەڕێزت دەکەین. سپاس بۆ بەشداریت، سپاس بۆ هەڵوێست و بۆ شرۆڤەکانت. کاتێکی خۆش بۆ بەڕێستان. بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی گەر ئیزن بدەی هاوکارانم دەڵێن بچینە شنگال، لە شنگالیش پەیامێک وەربگرین، پاشان دێمەوە خزمەتی بەڕێزت لە شنگال و بەڕێز زەهرا سلێمان و سەرۆکی دەستەی بەڕێوەبەری شنگالمان لەگەڵدایە. مەخابن بە تەلەفۆن لەگەڵماندایە بەهۆی ئەوەی کە کارەبانیە لە 2014 ئەو کارەساتە بەسەر شنگالدا دێ، پاشان ڕزگار دەکرێت تا ئێستا نەحکوومەتی عێراقی نەحکوومەتی هەرێم ناتوانن کارەبا، ئەلکتریک، خزمەتگوزاری سەرەتاییەکان بۆ شنگال دابین بکەن، پەلکێشی دوژمنانیش دەکەن بۆ سەر شنگالیەکان. بۆیە بە شێوازی زیندوو لەگەڵمان بەشدار نابێ، بە تەلەفۆن بەشدار دەبێ. بەڕێز زەهرا ئەگەر گۆداری من دەکەی زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاوەی ڕۆژ. نزیکایەتیەوە هەڵوێستاوە پەیاماوە لە هەمبەر ئەو ڕەشەکوژیاک و لە هەمبەر مامزەکی شنگالی هاتکردن چییە؟ شەڤباژی بۆوە سپاس دەکەن بۆ بێ دەرفەتی ئەم لێبۆرنا خۆ دەخوازن وەجی دیارکردیش بۆ ینی تزگرێکی کەهرەبەی هەبوو مانە کاری ئەم بێ سەوت سوورە تەپری بەرنامەی بن لێ ئەم دەنگێخوا کارن الوەختێخوا دیار بکەن. هەروەها ئەم شەهادەتا مامزەکیدا ئەم سەرساغێش ماڵباتیرە دەخوازن، سەرساغێر گەلێ ئێزدیرە دەخوازن. وەکە هون دزانن ینی دوهی ینی ئیریشێکی ئەم بێژێن بەگرێدای فەرمانە هەفتی و چاراوە ئیریش هاتە لەسەر جڤاکە ئێزدی ئیریش نۆکردن. د کۆمکوژیا کۆچۆدا د سالڤەگەرە کۆمکوژیا کۆچۆدا د بیرئانینە وێ قەتل عامێدا ینی ئاس وێ ڕۆژە ئەم بێژێن ڕەش و ئاس مەها ئاحەشتا بگشتی ئەم وەک جڤاکە ئێزدی مەهێکی ڕەش ji بۆنا جڤاکە ئێزدی دەبینن. ینی شەهادەتا مامزەکی يعني شمارة فرمان نوكر شمارة بريني ما خويكرن بريني ما راستيجي هيش إيريشا فرماني بريني ما فكريبون ل إيرو دشهادة ممزكي دا يعني دشمن خاص يعني فرمان الماء بزي بريني جبونا شهادة ممزكي
يعني راسنا يعني مامزكي شهيد كات لأبرم كان بيجن يعني أم وقت جواكا إزدي تجاريجي نكاري دشمن نكاري نابي مامزكي جه خوينا جواكا إزدي جه خوينا جواكا وي دريخي از دخوازم جبون آوان ایریشا از وتا نخاندن بکم جه از ایریش یعنی ده روژا رج ده هاتن کرن از ایریش یعنی بزانبون هاتن کرن جبر از به امکانم بیشن بعمر مامزکی حمید درباز بو هم دربی ولات ناف هرچار پارچه کردستان دا حیا خوگهان دا ناوا شنگاله دا همی هاولدانی وی همی خباطی وی همی فکری وی فکراندنا وی جبونا جواکا ازدی بو جبونا جواکا ازدی یعنی خسریکا خوا یعنی اتفاقیکا خوا بدست ردینه یعنی از پلان هاتا چکرن پشتی حفظیتنا حیدر العبادی و طيب أردوغان بشتي بحفظيتني جبقاندنا تعزية بيرانينا كوم كوشيا كوچو يعني سيارة مامزكي هدف هاتا قرتن و سوقاف هاتا قرن مامزكي نوا جبقا ازديدا از 4 سال استونا اتفاقا ازديا آوار کربو ستونا امبیجن اکتیا ازدیا آوا کربو مامزکی نواشین گالدا جبونا گل خو بشب و روش خواد بماشان بشب و روش جبونا ازدی ببین ادخوا و جبونا ازدی نینا لیستوکا و جبونا ازدی کاربن پشتی به فرمان حکومی سر ایک بکن و درس اتفاقی و عیفا خوا تورا خوا جبشمین خوا هل بینن مامزکی راستیجی دونا فقا نوا جواکا ازدیا بو ادرو وک گل ازدی پر خمگینن و ام یعنی سر بلندنجی اجبار یعنی جواک بدل نده جواک همبری دشمن یعنی تکوشی نکد او دشمن هر گریخ ببه بله باشه برای زاره هونه لوی باوریه دانه او ستونین کو هونه بحثیوانا دکن برای مامزکی شنگالی آوا کریه آیا مامزکی شنگالی گهشت آرمان جخو لشنگالی يعني مامزكي حياة نابي مامزكي حياة او ستونا اتفاقشي او ستون وري خورتكرين او ستون وري آواكرين و تشتي مامزكي خوستكي مامزكي هدف مامزكي دخوز خوابقينتي ادرو بهالوقت ملدا برعنا ملدا بإيشا ملد جبو شهادتا مامزكي كشاندي ام دوی باوری دانا گل ایزدی اشتی شهادتا مامزکی لپیشوپا فکر مامزکی به لپیشوپا و ستونا اتفاقی به امجی جبونا دولت عراق دبیجن هگر دولت عراق دو وقتا کی کرده دمکا کرده هگر یعنی داخوانیا خو دیار نکا یعنی میرین خو زغال نکه جبو وان إيريشا جبركو أدرو جيش عراق دناواش قال دهايا دبيجي أسها أز بدري ما أز بدري دباريزم والبن دناتما ويدا أز إيريش هوانا تينا لسر جواكا إزدي وأز دشمني هوانا دبيجي يعني أز لدو جواكا إزديما وأز يعني أز جواكا إزدي تنبكم يعني أس بومبابانجي أس رابونا تاجي لساتشباكا إزدي أس جريداي كونكوجيا تبايت العزيرة هموها كونكوجيا كوتشو هموهانك يعني كونكوجيا فرمانة حياة روجا إيروجي أس يعني شمارة ديار بكن دبيجن أم يعني لبي وانا وبي إيريشي خوي ترسونك إيريشي لسر جواكا إزديد كان لأم وقال إزديد دبيجن تشبه بلا بيجي تقاس بدل جي بدن
ئەمێ هەمبەریبان ئیریشە تەکۆشین بکەن ئەمێ هەمبەریبان ئیریشە ئەمێ بسەکنن و ئامێل بەرخوب بدەن. بەڵێ باشە بەڕێز زەهرا سلێمان هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری شنگال زۆر زۆر سپاسی بەڕێزت دەکەین کە لە شنگالەوە لەگەڵماندا بەڕێز و بەداخەوە بەهۆی نەبوونی کارەباوە تەنها بەدەنگ بە تەلەفۆن لەگەڵماندا بەڕێزت بەشدار بووی. سپاس بۆ بەشداریەکەت شەوێکی خۆشتانە بێت سەرکەوت و سەرفراز بن. بەڕێز حاجی ئەحمەدی کاریگەری ئەم ڕەشەکوژیەی مامزەکی شنگالی هەم لە ئاستی کوردستان و ناوچەدا چی دەبێت پێ دوایە دەرەنجامێکی چۆنی بەدووادا دێت؟ خۆ ئەوە بە ئەمە چاوێک ئەوە چاوی لێ بکەین ئەوە نا ئەوەڵین نەکسەیە کە تووشی گەلی کورد بووە نە ئاخریشە. هەمیشە ئەوە دیالێکتیکی ئیخەباتە تووشی هەر نەکسەیەک دەبێت کە لە بین نەچی هەڵدەستێەوە دەخەستاندا قەدەمێک دەچێ پێشێ. ئێستا هەر وەک چۆن شنگال یا گەلی یەزیدی ئەوە 73 فەرمانیان بەسەر هاتووە خاوەنی هیچ شتێک نەبوون. بەڵام ئەو فەرمانی ئاخر چه بەڵایەکی گەورە بوو نەکرد بۆوان بۆ ئینسانیەت بۆ گەلی کورد بۆ کوردستان بەڵام دەستکەوتێکی هەبوو. ئەوە تا سەنجومەنی گەلیانیان ژنە بەشداریەم بەرنامەی ئەمە هێزی خۆی هەیە بەڵێ توانای خۆی هەیە ئیمکانی خۆی هەیە داخوازی خۆی هەیە کە زۆریش جێگای ڕێز و ئەحترامە هەتا دەسوارچەوەی ئیدنیاشدا ڕۆژێک دەبێت کە شنگال بۆ خۆیان سەربەخۆ دەبن. ئەوەیە کە ئەمن پێم وایە پاش ئەو نەکسەش گەلی کورد زۆر نەکسەی لەوەی زۆر گەورەتری بەسەرهاتەوە هەستاوەتەوە هەمیشە نەقەدەمێک چەند هەنگاو چۆتە پێشێ. ئێمە دیسانەکانە دەبێت لە ناخۆشیێدا خۆشی بخۆڵقێنین بە ئافرێنین. ئەو شتێک کە ئێستا پێکهاتۆ دەبێت توانای ئەوەمان هەبێ کە بیکەنە یەکێک شێوەیەک لە شێوەکانی سەرکەوتن بۆ داڕۆژ. ئەویش چییە؟ بە باوەڕی من ئەوە دەبێت بێتە هەوێنی ئەوەی کە هێزەکانی کوردی زیاتر فکر لە حاڵی خۆیان و گەلی خۆیان و وڵاتەکەیان بکەنەوە. بەڵێ ئەلبەتە لە 15 ئابی 34 ساڵی لەمە پێشدا قەڵەمبازێک دەستی پێکرد دوایی ئەو کەسێک کە قەڵەمبازەکە دەست پێ دەکە عەگیت شەهید دەبێت بەڵام ئەمڕۆ بە دەیان هەزار عەگیت لە شوێنەکەی ئەوون. ئەتۆگە ئاوای حیساب بکەی بەڵێ بە میلیۆن ئینسان هەڵبەتە مەبەستم لە چییان بەستم لەو زێهنیەتەیە کە لەو کاتەدا پێیوا بوو بەلاوبردننی عەگیت سەرکەوتن بەدەست دێنێت دێ لە پاش 34 ساڵ هەمان زێهنیەت لە شنگالدا بۆ نمونە لە بەرامبەر مامزەکی شنگالی دووبارە دەکاتەوە بە هەمان تێگەشتن بە هەمان ئامانج کە گوایە کۆتایی بە فکر و خەبات و ڕێبازەکەی زەکی شنگالی بێت. ئەو نەکسە هەروەشی کە کوتم ئەو نەکسە مەربوطە بە هەموو گەلی کورد. پێشمەرگەی حزبی دموکراتی کوردستانی ئێران شەهید دەکەون بەستە دە و 11 پێشمەرگەی ڕۆحیان لە شنۆ ئێشێکی گەورە بوو بۆ هەموو گەلی کورد بۆ هەموو حیزبەکانی کورد. گریلای پەژاکی شەهید دەکەوێت مەربوطە بە هەموو گەلی کورد. ئێمە دەبێت فێر بین لە نەکسەکان دەرز وەربگرین. ئێمە ئیدی گەلی کورد گەیشتۆتە ئەو سەدحەی سیاسی ئەو پلەی سیاسی کە هەموو شتەکان دەبینێ لە پێش چاوێتی ممکنە ماوەیەکی کورتخایەن دەنگی خۆی دەرنەبڕیا شتێک بەڵام دەدڵیدا بەڵام هەندێک مەسەلەی و 11 پێشمەرگە هەرچەندە کاتیشی نیە بەڵام کەمێک جیاوازترە لەمەوانیە پێتانوانیە شکی تێدانێ دانیشە جارێ وەڵان ئەو مەبەستم لە نرخ و بەهای ڕۆحی و گیانی شهادەتی ئەوان نیە شتێکی دیکە بەڵام هەرچێکی بێ ئەوانە بۆ مافی گەلی کورد شەید ڕاستە چوونەتەوێ کە شەید بوون بەڵام لێرە ئەوە دەبێت حیسابێک بدرێ حیساب ئێمە دەبێت لە خۆمان حیساب بکێشین هەر نەکسەیەک کە توشمان دەبێت دوایە دەبێت حیساب و کتابێکمان هەبێ لێپرسینەوەیەکمان هەبێ ئەوە دەو فاسلەی 2-3 ساڵی دواییدا هێزەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چەندین گروهیان نەردوتەوە یەک نەفەریشیان بە سەڵامەتی نەگەڕاوەتەوە. دەبێت ئەو پرسیارەی لە خۆیان کەسیش حسابی نەدا دەبێت ئەو پرسیارە لە خۆیان بکەن هەتا کەنجێ علەتەکەی چییە؟ ئایا ئەو کرمە دەنێو خۆیاندایە یا لە دەرەوە؟ دەبێت ئیدی بەسە
ناتوان چیلی کە گەنجی کورد بە کوش بدەن و هەر ئەوە بۆ خۆشان لە ماڵ خۆیان لێ دەنیش. کاک حاجی ئاماژە دەدەن کاتەکەم تەواو بۆ گەردوین قسە وەربگرم لەسەر مژارە سپاس دەکەم. وڵات دوایین قسەکە هەر ئەوەیە کە ئێمە دەبێت لە نەکسەکان لە شکستەکان دەرز وەربگرین. دەرسەکەش ئەوەیە ئێمە دەبێت زیاتر هیچ چارەی دیکەمان نییە وەکو دوشمنانی کورد لە پاش ئەو هەموو ناکۆشی کە هەیان بوو ئێستاکانە پێکەوە دژی کورد کار دەکەن ئێمەش پێویستە سەرەڕای بیر و بۆچوونی جیاواز کە هەمانە دەبێت هەوڵ بدەین لەسەر خاڵی مشتەرەکەکان یەک بگرین و بەهێزتر دەبین بەتواناتر دەبین داخوازەکانمان دەسەد عیناونەتەوەیدا باشتر دەبینە پێشێ. بەڵێ هەڵبەتە